کە لەگەڵ ژن و منداڵەکە لەسەر سفرە دانیشتی نەچی پیاوی بەڕێز منەتیان بەسەرا بکەی بڵێ وەڵا پێتانەوە فەوتام و من ئێوە بەخێو دەکەم. ئەی خاوەن کار، ئەی خاوەن کۆمپانیا، بۆ کرێکارەکانت بۆ شاگردەکانت تکایە نەچی خۆت بە خاوەن نان بزانی بڵێ ئێوە نانخۆری منن. هەرچەند دەبێ قەدر و حرمەت بمێنێ، ئاگاتان لەوە بێ، ئەبێ ژنێکی بەڕێز ئاگای لە حرمەتی مێردەکەی بێ. کوڕە ئافرەتانی بەڕێز ئەزانی پیاوانی بەڕێزی وەکو ئەم پیاوە بەڕێزانی ئەهلی ئەم مزگەوتە و مزگەوتەکان ئەزانی چەند ماندوو دەبن بۆی تۆی خاتوونی ماڵتێر و تەسەلبی. واللهی پیاوی وەکو جەنابتان حەز دەکا خۆی برسی بێ و ژنەکەی تێر بێ، واللهی خۆت ڕوچ و ڕەجاڵبی بەس منداڵەکانت پۆش دەبن. نابێ ژن و منداڵ بڵێ پیاو واجبی خۆیەتی، شەرع فەرعزی کردووە لەسەری، کەیفی خۆیەتی، با ژنی نەهێنا با منداڵی نەبوویایە، نادوعای خێری بۆ بکە، ئەو پیاوە دڵخۆش دەبێ بڵێ یەخوا لەش ساغ بێ یا ڕەبی خسایە و سێبەرە لەسەرمان بەردەوام بێ، قەدری بزانە. بەڵام پیاوەکەش نابێ منەت بەسەر خێزان و منداڵیدا بکە. خاوەن کار ئەبێ قەدری بزاندرێ، ئەبێ کرێکارەکە نەڵێ ئەو سەرمایەدارە خوێنی میلەت دەمژێ، ئەو خاوەن کۆمپانیا یاخوا لە ناو دەچوو بڵێ یا ڕەبی خوا زیاترت بداتێ. ئەگە برا تۆ دوکان نەبوویایە و بازار نەبوویایە و من شاگرد نەبوومایە من لەکوێ کەسابەتم بکردایە، یا ڕەبی خوا بەرەکەتت بۆ تێبخا، قەدری بگرە، قەدر و حرمەت و گەورە و بچووکی هەر بمێنە لە نێوانماندا. بەڵام ئینسانی عاقڵ، ئینسانی دیندار کە لەسەر سفرەکە دادەنیشێ، کە دەچێتە ناو کۆمپانیا و سەر مێز و مۆرەکەی پێ و موچەکە دەدا بە کرێکار و هاوبەشەکانی، ئەڵێ برایان خێزانەکەم منداڵەکان توخوا ئەم سفرەیە دیاری خوایە، ئەم سفرەی کە لە بەردەممان ڕاخراوە، ئەم نان و پێخواری لەسەرە هەموو ژەمێک و هەموو ڕۆژێک، ئەمە دیاری ئەڵڵایە. ئەمە وەکو کانیەکی سازگار وایە خوا بۆمان هەڵدەقوڵێنێ. بەخوا چۆن ئەو ئەرزەڕەقە ئەڵڵا ئاوی لێ هەڵنەقوڵێنێ، هێزنی ئاوی لێ دەربێنێ. وەڵڵی ئەو سفرەیەش خوا ئاوەدانی نەکاتەوە، هێزنێ نانێکی بخاتە سەر. حەز دەکەیت تا ئێوارە کرێکاری بکە، نان نایە، هی خوایە. بەڵام تو خوا بە هەمووانیان بڵێ منداڵە جوانەکانم، هاوسەرە باشەکەم، کرێکارەکانم، توخوا بە ناشکری لەسەر نەکەین، توخوا بە بیسم اللای لەسەر بکەین، توخوا کە لێبووینەوە با بڵێن الحەمدولله، توخوا بە نەڵێن خوا بیبڕێ، توخوا بە ناشکر نەبین پێی، با غەژ لە یەک نەکەین، با شر لە یەک نەشارینەوە، با فێڵ لە یەک نەکەین، با خوش لەبەر دەستمانی لا نەبا. ئەمە هی هەموومانە. چەند جوانە خاوەنکارێک بە کرێکارەکان بە مۆزەفەکان خاوەن کۆمپانیایەک بڵێ وەڵڵاهی ئەم سفرەی ڕەحمەتی خوایە من نێهی خوایە، بەڵام ڕەنگە من ژیان وایە پارۆکەی من گەورەتر بێ، چەورتر بێ، پارەکەی من زۆرتر بێ، بەڵام دووشتیشم زیاترە لێیەوە، ترسم زۆرترە. ئاخر خاوەنکار ترسی زۆرتر لە دەستدانی هەیە، کرێکار لەوێ کرێکاری ناکە ئەوێ، بەڵام ئەو کە تێدا چوو زۆر پیس تێدا دەچێت، زۆر شکستەکەی گەورەترە. وەلێ پرسینەوەی لای خوا و دنیاشم گەورەترە لە ئێوە، من دوو ترسی گەورەترم هەیە، هەرچەند پارۆکەی من گەورەتر و چەورترە. ئەگەر بەم شێوەیە تەعامولمان کرد، وەڵڵاهی هەموو